ئەوڕۆ ئاگدار کراینەوە کە ئاگرێک کەوتیە لە چیای برادۆست بنکەکانی مەزنێ و بنکی دیانە و بنکەی سۆران یەکسەر چوینە ئەو شوێنانە بەڵامەوە دیارە ئەو شوێنانە زۆر سەختن و زۆر دوورن لە جادە کە پێویستە کارمەندەکانی بەرگری شارستانی نزیکەی 2 ساعات هەر بەس ڕۆیشتن بڕۆن هەتا دەگەنە ئەو شوێنەی دەگەنە ناو ئاگرەکە و ئەمە دەزانین کە ئەو دو ڕۆژانە کە پشوو بۆیە لە بەرپلەی گەرمای بەرز بۆیتەوە و ئێستاژ لەو کارمەندانە لەوێ کار دەکەن لە سەرارەی ئەوەی کە نزیکەی پلای پانجایە ئەو ئاگرش هەر لەوێ احتیادی گەرمەکەی زیاترە بەڵام کارمەندەکانی ما ئێستا هەر لەوێنە و تقریبانەوە 4 ساعتە لەوێ ئیش دەکەن ئێستاش خەریکن هەندێک تیمی دیتر بنێرن بۆ ئەوان تا ئیدامەی بکەین بە ئاو خواردن و هەتا بتوانن کنترۆل بکەن بەڵام وا دیارە ئاگرەکە زۆر